یەکێک لە دەرسەکان کە ئێمە وەریەگرین لە ئەم قاعیدە و یاسایەوە ئەوەیە کە ئەبێت دائیمەن خۆمان ئامادەکەین کە لە دنیاە تووشی حەسوودی ئەبین. یعنی بە طەبیعەت مرۆڤ تووشی حەسوودی ئەبێ. جا حاسدەکان جاری وایە کەس نزیکتن، جاری وایە براتن. ئەو تا یوسف براکەی حەسوودی پێبە، براکانی حەسوودی پێبن. جاری وایە خزمەکانتن، جاری وایە خەڵکی ترن، جار وایە هاوپیشەتن. خزمەکان ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خزمەکانی حەسوودیان پێبرد. قومی خۆی بوون ئەیانوت چۆن ئامۆزا هەر دوو عەشرەت بوون، ئامۆزا یەک بوون. ئەبوو جەهل ڕئیسی ئەو عەشرەتەکەی تر بوو، ئەیوت بەنی هاشم لە چیا و لە چیا و لە چیا بەرامبەرمانیان کرد، ئێمە توانیمان لە چیا و لە چیا و لە چیا بەرامبەریان بگرینەوە. بەڵام پێغەمبەرایەتی ئێمە ناتوانین بێژین ئێمەش پێغەمبەرێکمان هەیە، بۆیە حەتا ئەمێنم دژایەتی یەکەم. سبحان الله. جاری وایە حەسوودیەکە لە خزمەکان تۆیە، جاری وایە حەسادەت لە هاوپیشەکەتەوەیە. مدرسە لەگەڵتا تۆ مدیری ئەو حەسوودیت پێ بە حەزەکە بڕمێنێ و خۆی بێتە مدیر. تۆ هاوپیشەی تۆ مەلای ئەویش مەلایە، حەزەکە لادا و خۆی بڕاتە شوێنەکەت. مەلایش. جاری وایە دکتۆرە، من بینیمە دکتۆر هەبووە پیلانی دنیای کرد لەبەر ئەوەی دکتۆرێکی تر تۆزێ هاوپیشە بوو، تۆزێ کەسێکی زیرەک بوو لێ هاتوو بوو، لایدا و خۆی هینی زۆر بێ، جەماوەری زۆر بێ و بالفعلش لایدا. بەڵام ئەو بووە خێر بووی، ئەو ڕۆیە شوێنێکی تر خوای تەعالا بەرەکەتی خۆی ڕشتە سەریا. مادام تەقوات هەبێ و سەبر بگری ئینشاءالله حتا ئەوەشە بێتە خێر بوت. جاری وایە ژن دوو ژنت هەیە، هەوێن یەکترین، یەکیان حەسوودی بەوی تریان هەبە. جاری وایە کابرا حەسوودی پێ بە لەبەر خاتری پلەپایەک هەتە، لەبەر خاتری مەسەن پارەیەکە خوا پێتی داوە، ئەی خوا پێتی داوە، بەس ئەو نیەتی نەیداتە ئەو ئیمتیحانێکە. گورە هیلەکەی تۆش ئیمتیحانە، خۆ پارەوە نەوێت شتێکی چاک بێ. برا ئەمشەو لە ماڵێکە دانیشتین پیاوێ قسەی جوانی کرد، وتی مامۆستا تۆ ئێستا ئەخەوی لە ماڵە پارەیەکت نییە دەست بێ بیدزێ، وەک ئەو کەسە وایە پارەیەکی زۆری لە ماڵە دانا ئیتر حساباتەکە سێ شوار قفیدا لە دەرگاکای و خەزیێنەکەیمان وەک یەکوانەوتم نەوەڵا وەکێک دەیوتی ئاخرەوش نیعمەتە تۆ بتوانی وە ئیسراحەت بخەوی. هەنێ بەسڵاتدار و هەنێ پارەدار هەیە ئاواتیانەوە یەک شەوە ئیسراحەت بخۆن، و نەوێ پارە چاک بێ، و نەوێ دەسڵات نیعمەتێکی باش بێ، بەردەوام ئەترسن لە دەستیان بچێ. هەروەها لە ئیش و کار و لە شتەکانی تری دنیاە هەر کەسێک ئەگەر ئەمانەی توش بوو حەسوودی لەم لاو لەولا بەس ئەوەنە سەبرت هەبێ و تەقوات هەبێ. تۆش وەک ئەو مەکە، تۆش پیلان مەگێڕە، تۆش جاسوسی مەکە، تۆش خراپەکاری مەکە، کاکە تۆ خوا شتێکی پێت داوە بزانە بیپارێزە وەو شێوەی کە خوا گەرەکێتی، وەو شێوەی کە خوا ئەیەوێ. خوای تەعالا سەبر و تەحەمل و تەقوامان پێ ببەخشێ ئینشاء الله.